ئەزانی چونە بڕیارەکەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەمە وەکو لە قانوندا هاتووە کە لژنەیەک هەیە ساڵێ جارێک یان 2 ساڵێ جارێک پێداچوونەوە بە ڕەوشی بازاڕی کار لە هەرێمی کوردستان دەکاتن کە بینیان ڕەوشی بازاڕی کاری هەرێمی کوردستان بەم شێوازەیە ئەو کرێکارەی کە ناکارامەیە واتە شارەزایەکی تایبەتی نییە لە کاردا پێویستە ئەم کرێیەکەی تهدید بکرێتەوە بۆیە لە 285 هزارەوە ئێستا بووتە 350 هزار دینار و ئەوەی لەگەل ڕەوشی بازاڕی کار لە هەرێمی کوردستاندا بگۆنجێتن ئەگەر کەسێک هەبێ بە دەرلەوە تەعامل لەگەل کرێکار بکاتن ئەم کرێکارە دەتوانێتن بچیتن سەردانی بەڕێوەبەرایەتی کار لە هەرێمی کوردستان بکات کە تابعی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە دەکرێت بە ڕێگای دادگاوە داوایەک سەرجل بکاتن بۆ ئەوەی لەم ئەو مافەیکە لێی خۆراوە مافەکەی بۆ بگەڕێنێتەوە یاخۆت ئەوەی کە پێشەلی مافەکەی کردووە بگاتە سزای خۆی ئەوانەی کە کارامەیان نییە ئەو کرێکارەی کە کارامەی نییە واتە هیچ شارەزاییەکی نییە لە هیچ بوارێکدا تەنیا کرێکارێکی سادەیە ئەم کرێکارانە دەگرێتەوە ینی ڕاتبەکەی ئەوان دەبێت 350 هزار دینار کەمتر نەبێت جێبەجێ نەکراوە هێشتا ممکنە لە مانگی یەکیان مانگی دوی ئەم ساڵە بچیتە بوارە جێبەجێکردن چونکە تا ئێستا تازە بڕیارەکە دەرکەوە گوتم ساڵانە یا 2 ساڵ جارێک پێداچوونەوە بە ڕەوشی بازاڕی کار دەکرێت لژنەیەکەیە ئەم لژنەیە دیڕاستەی بازاڕی کار دەکاتن بە پێی ئەوە یعنی ممکنە لە پێشدا کەمتری وەرگێت باسم کرد گوتم 285 زاری وەردەگرت بەڵام ئێستا لەم ساڵەدا دەبێتە 350 هزار.